ئەزانن جوابی قارون چی بوو بۆ ئەم هەموو ئامۆژگاری جوانە؟ و کاتێک کە موسا سەلامی خوای لەسەر بێت چەندها ئامۆژگاری خێری کرد قەومەکەیشی بە هەمان شێوە. ئەمە وەڵامی قارون بوو دوای ئەو هەموو ئامۆژگاریەکە کرا. هەنە دەوڵەمەندیشەیە هەمان وەڵامی هەیە. قال إنما أوتيته على علم عندي. وتی ئەو ئامۆژگاری چی منەکەن؟ من ماڵم پایا کردو بۆ خەڵکی فەقیر و هەژار؟ من ماڵی خۆمە تەکەبورەکەم، بەشی خەڵکی لێ نادەم، خراپی پێ دەکەم، زوڵمی پێ دەکەم، هەموو شتێکی پێکەم. من بە عیلم و زانیاری و عاقڵی خۆم، من کەسێکی عاقڵم، خەبیرم، شارەزام، بە عاقڵی خۆم ئەم ماڵ و سەرۆت و سامانم پیا کردەوە. هیچ پەیوەندی بە خواوە نییە. خوا بە منی نەداوە. خۆم عەقڵی خۆم تیجاریە. سە خەڵکیشێ پۆست لێ داڵێ من عەقڵم تیجاریە. ماشەڵات لێبێ. تیجاریە. ئەو خوا پێتی بەخشیوە، پۆست لێ مەدە. خوای گەورە ویستی لێ بێ وات لێ ئەکا یەک و دوو لە یەک جیا نەکەیتەوە. هەر عەقڵە دەسەدەی. تیجاری چی؟ وەڵا وا لێ دێ ناوی خۆش و نەزانی مناڵەکانی خۆش نەناسیتەوە. بە یەک چرکەیەک. بۆیە قارون وتی من کەسێکی شارەزام، عاقڵم، تێگەشتوم، عیلمی باشم پێیە، دەزانم چۆن کەسابەتەکەم خۆم پەیام کردووە. کە خۆم پەیام کردووە بۆچی بیدەمە خەڵکی فەقیر و هەژار؟ خۆم پەیام کردووە چی پەیوەندی بەخواوە هەیە؟ بەڵام بزانی خوای گەورە چی بەسەرا دێنێ.